إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهەمتا بۆ کردگاری مەزنوو، داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم. کەسی موسڵمان کاتێک چاوەکانی ئەکاتەوە لە ژیانە و ئەبینێ ئەم ژیانەی ئێرە ڕۆژێک لە ڕۆژان کۆتا ئەبێت و کۆتایی پێدێ، هزر و بیری بەرەو ئەوە ئەڕواکە چۆن بتوانێ خزمەتکارێکی گەورە پێشکەش بە مرۆڤایەتی و ئینسانیەت بکە. زۆر بەرنامە و فکر، زۆر کۆڕ و سیمینارات ئەبەسرێ بۆ ئەوەی نەخشە ڕێگا بۆ ئینسان دابنرێ. لە ڕاستیە ئەو نەخشە ڕێگایانەی کە دائەندێن بۆ ئینسانەکان هەمووی کوێر و کەڕە و تا ئەو کاتە ئەبینێ کە مرۆڤ ئەمرێ. نەخشە ڕێگای ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە پێش لەدایک بوونەوە دەست پێ ئەکا. کاتێک کە ئەمرێ کۆتا نابێ لەوێشەوە نەخشەیەکی تری هەیە و ئەزانێت چی کردووە بۆ ئەو ژیانەی تری و ئەو ژیانەی ئەوەی. بۆ یەکەسی موسڵمان پێویستە ئامالەکانی ئەو هیوایانەی کە هەیەی، ئەو ئامانجانەی کە هەیەی لە ژیانە زۆر لە ژیان گەورەتر بن، ئەبێ بەشی ژیان و ئاخرەتی بکە. هەموو مرۆڤ و ئاژەڵەکان لە 5 تا مشارەکە ئەکەن: خواردن، خواردنەوە، مەلبەس و جل و پۆشاک، منکەح و زەواج، مەسکەن و جێگە. هەر مرۆڤێک ئامانجەکانی بە دەوری ئەم 5 تا هەڵسووڕێ، ئامانجەکانی زۆر بچووک، ئامانجەکانی لە ئاژەڵیەتی ئینسان تەجاوزی نەکردووە. بۆیە خوا جەلە جەلالوهو کە کاتێ باسی بێدین و کافرانەکە لەسەر زەویە ئەفەرمێ ئولائیکە کەلئەنعام بەل هوم ئەضەل، ئەوانە وەکو ئاژەڵ وەهان و خراپتر لە ئاژەڵ. بەڕاستی کەسی موسڵمان نابێ خەیاڵی تەنها پەیوەست بێ بە خواردن و خواردنەوە، بە جل و بەرگ و مناکەحە و زەواج و ماڵ و بینا. کاری موسڵمان لەمە زۆر گەورەترە، پەیامی موسڵمان زۆر لەمە گەورەترە. گەنجی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نابێ بێ پەیام بێت، نابێ بێ ئامانج بێت، نابێ نەزانێت لە ژیانە چی ئەکات، ئەبێ هەموو شتێکی بەرمەجە کردبێ لە حیاتی خۆیان. ئاینی پیرۆزی ئیسلام کەتەلۆکی حیاتی ئینسانە و بەرمەجەی ئینسانە. هەر یەکێک لە ئێمە هەر ئالەتێک لە بازاڕە ئەکرین، پێش هەموو شتێک سەیری بەرمەجەی ئەم ئالەتە ئەکەین، بزانین چۆن چی لێ بکەین، چۆن بەکاری بێنین. رب العالمین بەم جوانێ ئینسانی خەلق کردو، بەرنامەی بۆ داناوە چی بکات. ئەوەی کە سەیری ئاینی پیرۆزی ئیسلام بکاوەکو ئاینێکی سادە زۆر بچووک لە دین حاڵی بووە. ئاینی پیرۆزی ئیسلام حەضارەتێکی زۆر گەورە و ژیارێکی زۆر گەورەیە، هەموو لایەنەکانی ژیانی گرتوێتەوە. تۆ لە جلوبەرگ و پۆشاکە بەرنامەت بۆ دانراوە چۆن کارکەی، کەتەلۆکت هەیە بێت دەستی ڕاز یەکەم جار لەبەرکەی، پێڵاوێک کە لە پێ ئەەکەی بەرنامەت بۆ دانراوە بێ قاچی ڕاز لە پێشەوە لە پێکەی. هەر چۆن مۆبایلێک ئەکڕیت پێت ئەوترێ ئەوەندە سەعات بیدە لە شەحن، ئەگەر نەشی دەی لە شەحن بڕێک ئیشەکە مۆبایلەکەت، بەڵام ئەو دەوامەی نابێ وەکو ئەو بەرنامەی کە بۆی دانراوە. ئەم حەضارەتە گەورە دانشۆردنێکی ئینسانی لەبیر نەکردووە.
دارناشتنێکی لەبیر نەکردووە، هەموو لاکانی ژیانی ئینسانی بە تەواوی بەرنامە بۆ داناوە. بۆیە ئینسانی ئیماندار ئەبێ ئامانجی زۆر گەورەی هەبێ لە خزمەتکردنا لەم ژیانە. تۆ خەلیفەی خۆی لەسەر زەویە چۆن تعمیری زەوی ئەەکەیتەوە، چۆن زەوی بنیاد ئەنەیتەوە، بڕیاری چیت داوە، چی بکەی لە ژیانی خۆتە، بخۆیتەوە، بخەوی، مناکەح و زەواجکەیت و مەلابیسی جوان لەبەرکەی، ماڵێکی جوانت هەبێ. بەس ئەمەندە ژیان نییە، ئەمە بەشێکی مادەی بچووکی ئینسانە. کەسی موسڵمان ئەمە فەرامۆژ ناکە، بەڵام هیواکانی ژیانی پەیوەست نییە بەمەوە. هیواکانی ژیانی بریتێ لەو نورانەی لێرەدا ئەگیرسێنێ لە ڕۆژی قیامەت تا سوودی لێوەرەگ. ئەو کەسەی کە ژیانی کورتی ئێرەی قبوڵ بێ، خوای گەورە پێی ئەدا. چی ئەوێ پێ عەتاءەکە؟ من كان يريد العاجلة عجلنا له فيها ما نشاء. ئەو کەسەی پەلەی بێشتی ئێرەی دەستکەوێ، رب العالمین ئەڵێ ئەوەی کە ئێمە ویسمان لەسەر بێ پێ عەتاءەکەین، بەڵام نەتیجە کۆتا. ثم جعلنا له جهنم يصلاها مذموما مدحورا. چونکە تەنها دنیای ویستووە، وەکو ئاژەڵ ژیاوە، جهنم لەولا چاوەڕێیەکە. ومن أراد الآخرة وسعى لها سعيها وهو مؤمن. أو كسي آخرتي بيو بإيمان وإشكا بو آخرت، فأولئك كان سعيهم مشكورا. أو أنا همو أو من دوبوني ليرة كردويانا بو جياني مالو منالي خويان خيوك كردويانا إلا سباسيانا كري للرجي قيامة اللين رب العالمين. كسي مسلمان أبي برنامج داني بو جياني خو ناکرێ ژیانت بگاتە 40 بگاتە 20 بگاتە 16 و 15 تۆ هیچ شت لە دنیا ئاگا لێ نەبێ. ئەمە صفەتی کەسی موسڵمان نییە. هەندێک جار ئەگەیتە 80 تێناگەی کە ئێرە مەیدانی بەڕێکردنە و ڕۆیشتنە. ئێمەی ئیماندار ئەبێ زۆر چاوکراوە بین، نابێ خۆمان بخەڵەتێنین، نابێ خۆمان بخافڵێنین، نابێ خۆمان بگێلێنین. هەمومان ئێستا ئێمە لە مەیدانێکی گێلایەتیە هەڵە سوڕێن. کێمان هەیە نەزانێت کە ئەم شاشەیە کە کافر دروستی کردووە بۆ ئەوە نییە ئەو تەوجیهی ئێمەکە، بەرنامە بۆ ئێمەدا. ئەبێ ئێمە بەرنامە بۆ ئەو دانابێ، ئەبێ ئێمە بزانین چۆن شاشە تەسەڕف لەگەڵا ئەکەین. دەیبێنەما ئێمە هەومان ئەزانین کە ئەمە خراپە، کەچی هەومان خەریکین. کێ هەیە لە کەسی ئیماندار بتوانێت تەوزیفی حیاتی خۆی بکات، بزانێ هەموو شتەکانی خۆی لە شوێنی خۆیان دابنێ؟ ئەمە صفەتی کەسی ئیماندارە. صفەتی کەسی ئیماندار وەکو چڵەپوشێک نییە هەوا بۆ کوێ ئەبا ببا. ئەم ڕائەوەستێ، ئیستیقامەی هەیە، ئەزانێت چی ئەکا لە ژیانە. ئیمامی بوخاری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ جارێک لە مەجلیسی ئیبن ڕاهەوەیهە، ئیسحاقی کوڕی ڕاهەوەیهی دانیشتبوو. ئیسحاق فەرمووی ئای بۆ کەسێک بێت خەریکی کارێکی زۆر مەزن بێ، کورتەیەک لە حەدیسە زۆر سەحیحەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆکاتەوە. ئەم قسەیە، ئەم نیەتە و هیوایی ئیسحاقی کوڕی ڕاهەوەیهی لە دڵی بوخاریە جێگیر بوو. ئیمامی بوخاری 16 ساڵ شەو ڕۆژی خۆی خستە سەریەک هەتا توانی بەو ئامانجە بگات سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ئەخیر پلەی صحەتە هەمویان کۆکاتەوە، نەک هەرچی فەرمایشتە، ئەوەی کە بە شروطی خۆی زۆر صحیحە. محەممەدی وەڕاقە فەرمێن لە خەوا بینیم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەچوو بەڕێوە هەنگا و گەنجێکم ئەبینی لە جێی هەموو پێیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە بەرزیە کردەوە پێیدا ئەنا. ئەڵێ دیقەتمدا سەیرەکەم محەممەدی کوڕی ئیسماعیلی بوخاریە. هەر بەما زانیم ئەم گەنجە نەتیجەیەکی زۆر گەورەی ئەوێ. پەیامە چییە بۆ ژیان؟ بڕیارت داوە چی بکەی لە ژیان؟ کامەیە ئەو نیەتە گەورەی کە تو هێناوتە گۆڕانکاری لە ژیانە بکە؟ بڕیار بدە عمرت چەنە، بە ساڵەکانی عمری خۆت ئەوەندە دار بنێژە. بڕیار بدە ئەوەندە مناڵ فێری قورئان کە. بڕیار بدە ئەوەندە 1000 دیناری بکە بە خەیر. بڕیار بدە بە ئەندازی عمری خۆت بۆی بێ پەیام نەبیت لەم ژیانە. ئەوەندە مزگەوت بڕۆ نوێشکە بۆی شاهدی وە بدەن لە قیامەت. بڕیار بدە ئەوەندە جۆگەلە و ڕێگە پاکەرەوە، ئەوەندە شوێنی گشتی خاوێن کەرەوە بە ئەندازی عمری خۆت. پیاوە گەورەکان هەمیشە
عمری خۆیان بەلاوە زۆر مەبەست بوو، هەموو ساڵەکانی عمر هەموو ساڵێ تکراریان نەکردەوە. ئەگەر چل بووە چل ئیشی خەیری ئەکرد، ئەی بەشکم خوا هەر یەکێک لەو خێرانە ئەکاتە کەفارەتی گوناهی ساڵێکم. ببوایە بە چلوەک ئیشی خەیری ئەکرد، ببوایەتە 50 ئیشی خەیری ئەکرد. ئێمە ئیماندار بەڕاستی ئەبێ بێ پرۆژە نەبین، ئەبێ ئیشمان هەبێ، ئەبێ کارمان هەبێ، ئەوەی توانای نووسینی هەیە بنووسێ، خزمەتکە. ئایا توانیت ئەی تۆی 18 ساڵ 18 حەدیسی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەرجەمە کەیت و لە فەیسەکەی خۆتا بڵاوی کەیتەوە؟ ئەی 20 ساڵەکە توانیت 20 کەسی فەقیر و هەژار و نەدار هەوڵ بدەی بە دوایانە بگەڕێ بیان دۆزیتەوە بە خەڵکیان بناسێنی هەتاوەکو هاوکاری بکرێت؟ توانیت زەردەخانە ئەی 30 ساڵەکە بخەیتە سەر لێوی 30 کەس؟ چیت کرد لە ژیانە؟ کامت سەرف کرد؟ خۆ ناکرێ ئێمە سەرمان سپی بێ و هێشتا خەریکی شەڕە تۆپەڵ و یاری بین. ئێمە ئیماندار ئەبێ بێ پەیام نەبین، ئەبێ زۆر گەورە بین، نیەتی گەورە بچێنە لە دڵتا، با پێی نەگەی ئەجری خۆتت دەسەکەوێ. پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم ئەفەرمێ من سەئەلە الشەهادەتە بصدق، هەر کەسێ داوای شەهادەت کە لەخوا بەڕاستی ڕازگۆیی صدق لە دڵی هەر ڕازگۆ بێ بەرامبەر بەخوا جەل جەلالوه بلغه الله منازل الشهداء وإن مات على فراشي، با لەسەر جێگەکەی خۆی بمرێ خوا لە ڕوتبەی شەهیدانە حسابیەک، چونکە بە صدق و ڕازگۆیی لەگەڵ خوایە ئەو بڕیارەی داوە. وەرە بڕیاردا بە صدق و ڕاستی لەگەڵ رب العالمینە خوایان ئەگەر 80 ساڵ عمرت دام ئەو 80 ساڵم شەوێک ناهێڵم بە تاریکی بەسەرما تێپەڕێ و منیش کەوتم و ئاگام لە دنیا نەبێ ئیلا ڕۆشنم کردوێتەوە بە تاعەت. با لە 20 بمری، با لە 30 بمری، ئەجری 80 ساڵی کامل بۆ تۆ نووسرە. وەرە بڕیار بدە خودایە ئەگەر عمرت دام 80 ساڵ لە ماوەی ئەو 80 ساڵەدا نابێ ڕۆژێکم بەسەرا تێپەڕێ ئیلا کارێکم کردبێ ئەم کار ڕەزامەندی تۆم بەز بوو بێ. چەند جوانە گەنجێکی جوانە چێتە مزگەوتی لادەیەکە و پاشی ئەکات. ئەزانی چه ئەجرێکی گەورە دەستگیری خۆیەک؟ ئەی ئەو کەسەی عمرت چلە بڕۆ چل مزگەوتی خوا ئاوەدان کەرەوە، پاکیان کەرەوە، تەرتیبیان کە، ڕێکیان خە، ئاوەدانی معنەوی و مادیان بکە. ئێمەی موسڵمان لە ڕاستیە لە ڕۆژی قیامەتە بەچی ئەجر و پاداشتمان ئەدرێت؟ بەو نیەتەی کە لە ناخمانایە. چەندێ نیەتەکە گەورە بێ ئەوەندە ئەجر و پاداشتی گەورە، چەندێ نیەتێکی بچووک ئەجر و پاداشتی بچووک. کەسی وا هەیە 1 درەم ئەبەخشێ، پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم ئەفەرمێ پێش 2000 درەم ئەداتەوە. یا رسول الله صلی الله عليه وسلم چۆن درهەمێ پێش 2000 درەم ئەداتەوە؟ بەڵێ ئەم کەسەی کەوا 1 درەم ئەبەخشێ، یەک شتی کەم ئەبەخشێ، دڵێکی زۆر گەورەی هەیە. تۆ کاتێک کە میوانێک دێت دیارەکە بۆ یانە سەری دیارەکە یا دڵی میوان. سولەیمان عليه السلام ڕۆژێک لە مەجلیسی خۆیە هەموو جن لە بەردەستیان مسەخەر بوون، هەوا بۆ ئەو مسەخەر بوو. دانیشتە بوو مێرولەیەک هات قاچە کولەیەکی هەڵگرتە بوو، زۆر بە مانوبوونی هێنای بۆ سولەیمان. وتی قوربان منیش ئەم دیارەی خۆم هێناوە، ئەم خەڵاتی خۆم هێناوە پێشکەشت کە. سولەیمان خەڵاتەکەی گرتە سەر هەردوو دەستی، ماچی کرد و بەرزی کردەوە، وتی خەڵاتێ زۆر گەورەم بۆ هات. ئەوانەی کە لە دەوری بوون پێکەنین ئەی سولەیمان هەوا بە ئەمری تۆ ئەجوڵێ، تۆ چیت بێ لەسەر زەویە بۆت مسەخەر ئەبێ. قاچێ چییە؟ فەرمووی من سەیری قاچەکە ناکەم، سەیری دڵی مێرولەکە ئەکەم. واللهی ئەمە ئینسان ئاوها بێ ئەبێ رب العالمین چۆن سەیری دڵی ئینسانەکان کە. بەخوا جاری وا هەیە تەنها دەستهێنانێک بەسەری هەتیوێکە کە کردوتە لەوە چێ خۆت هیچ گرنگیت پێ نەدابێ. بەخوا لە خەو خەبەرە بۆتەوە ئەستەغفر اللهە بە زمانتە هاتووە کە هیچ گرنگیت پێ نەداوە. واللهی لەلای رب العالمین ئەوەندە گەورەیە ئەگەر دەیان ساڵ عیبادەتی کردایە بە ئەندازی ئەوە نەئەبوو، چونکە بە دڵێکی زۆر صاف و پاکەوە کردوتە، بە صدق داوات کردووە. هەموو بەیانێکە بەسەر ئێمە تێ ئەپەڕێ ئەبێ بەیانی خەیر بێت، بەیانی بڕیاری ئامانج بێ، بەیانیەک بێ کە بتوانین باشترین چاکەمان لە ژیانە ناشت بێ. بڕیار بدە هەموو ئێوارەیەک پێش ئەوەی سەر بخەیتە سەر جێگاکەت. زۆر کەس سەریان خستە سەر جێگا و سەریان بەرز نەکردەوە، کۆتایان بوو. بڕیار دە چی ئەکەی بۆ خوا؟ ئامانجە چیە لە ژیانە؟ بڕیاری گەورە بدە، مەترسە.
حسن البنا أفرمي رضا ورحمتي خوي ليبي أفرمي هو لا وكان بخون خوني قورب بينن أوي كأمر أي بينن خوني كومالي لاوبو لو بيش إيوش كومالي اشتي زور قورتان هبي لعل رب العالمين همو إهانة تدي وتصورنا كيكتو بڵێ من هیچم پێ ناکرێت دەستە پاچەم بەڕێزێک بۆی گێڕامەوە ئەو کە مناڵ بووم زۆر بچووک بووم لە کۆڵانە بە بەردی بچووک مزگەوتێکم بنیاتەنا زۆر دڵم پێ خۆش ئەم خولیایە لە مێشکمان مایەوە زۆر دوعامە کرد خۆی ڕزقم بدەی مزگەوتێ بکەمەوە خوا ڕزقی دام نەک مزگەوتێ دوانم کردەوە دۆستێکم ئەو کە مناڵ بووم زۆر کات حەزم ئەکرد ئای خۆزگە ئەوەندە پارەم هەبوایە بمتوانایە هەژاران و نەدارانم بەسەر کردایەتەوە هەموو ڕەمەزانێ خواردن و ئیفطارم کردایە قەت تەسەووری ئەوەم نەئەکرد ڕۆژێ لە ڕۆژان بتوانم ئیفطارێکیش بکەم یەک کەسی ڕۆژوانیش من تێرکە من لە بنەماڵەیەکی فەقیر هیچ نەبوو ئەی وەڵڵاهی خوای گەورە ئەوەندە نیعمەتی بەسەرا باراندم کە چەندین مزگەوتم ئەگرت ئەموو نابێ هیچ کەس هیچی بۆ بێنێ هەموو خواردنێکیان لەسەر من زۆر کات بەمە تێرم نەئەخوارد ئەچوم بەدەستی خۆم خواردنەکەم تێ ئەکرد و تەسلیمی خەڵکم ئەکرد عەزیزەکەم وا مەزانە ئەو خولیایی کە هەتە بۆ دین خوا فەرامۆشی ئەکە وەڵڵاهی نەیەتە دی بۆ دنووسرا دەی هیممەتکە دە بڕیاری گەورە بدە خوا عیبە نییە ئێمە لە شارێکی جوانی ئیسلام پەروەرە پرۆژەی گەورە گەورەمان نەبێ هیممەتی بەرزمان نەبێ هەمومان بە دائیرەیەکی بچووکا بخولێنەوە ئەبێ کاری زۆر گەورەکەین ئەبێ خولیامان زۆر گەورە بێ گرنگ نییە تۆ خۆت ئیسفادەی لێ ئەەکەی ئەبینی نابینی ئەوە گرنگ نییە گرنگ ئەوەیە لەسەر زەویە شتێکت کردووە لە بەردەم ڕەب العالەمینە سەری بەرز کردی خوای بۆ خاتی گەورەی خۆت لە بەردەمی خۆتە خوا سەرمان بەرزکە یا ڕەب العالەمین خوای جان شەرمەندەی بەردەم دیوانی خۆتمان مەکە یا ئەکرەم الئەکرەمین خوای ئێمە گوناهانێکی زۆرمان بەرز کردوەوە بۆ تۆ ئەزانین تۆ ئەرحەم الراحیمینی یا ئیلاهی خوای جان لە گوناهەکانمان ببورە پەروەردگارە عەفومان کە خوایە گوناه هەیە بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناه هەیە بە پەنهان کردومانە عەفومان کە تو گەورەی خۆت هیممەتمان بەرزکە بۆ خزمەتی دینەکەت خوایە هیممەتمان بەرزکە بۆ خزمەتی دینەکەت بمان گێڕە لەو عەبدانەی خوایە لێیان ڕازی ئەبی خوایە لێمان ڕازی بە یا ڕەب العالەمین خوایە گیان نێوچەوانمان بگرە بۆ خەیر یا ڕەبی خوایە یەک چرکە سەد مەمان دەرە دەستی خۆمان یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە گیان ئەم ئیمانداران هەڕویان کردوتە ماڵەکەی تۆ بەخوا دەستی دوعا بۆ تۆ نەبێ بەرز ناکەنەوە ئیلاهی تۆ خۆت شاهیدی ئەمانە ڕکوع لە بەردەم هیچ کەسێکە نابن لە بەردەم تۆیان نەبێ بەخوا خوایە سەر ناخەنە زەوی و هیچ کەسێک وە تۆ نەبێ دەیە ڕەبی خوایە دوعاکەنیان گیرا بکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين، ووصية الله تبارك وتعالى في وفيكم